سڵاوتان لەبێ بەڕێزان، ئەمڕۆ دوو تۆمەتباری دیکەی دۆسیەی کوشتنی ڕۆژنامەنووس کە ئاوەگەرمیانی دەستگیر کران بە وتەی سەرچاوەیەکی ئاگادار. یەکێکیان تۆمەتباری سەرەکی دۆسیەکەیە. سەرچاوەیەکی ئاگادار بە یەنارتی ڕاگەیانێکێک لەو دوو کەسی دەستگیر کراوە، هەمان ئەو کەسەیە کە لە دەرگای ماڵی کاوەگەرمیانیداوە و بانگی کردوتە دەرەوە ئەو شەوەی تیرۆر کراوە. شەوی ڕابردوو ڕۆژنامەنووس کیومەرس حسێن دوای نزیکەی 3 ساڵ لە گیرۆدەبوونی بە نەخۆشیەکی کوشندە لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی کۆچی دوای کرد و سەرلەبەیانی ئەمڕۆژ لە گۆڕستانی سەیوان لە سلێمانی بە خاک سپێدرا. نێچیروان بەرزانی ڕەکنە لە حکوومەتی عێراق دەگرێت و ڕایگەیان بەغدا تەنگی بەهرێم هەڵچنیوە. ئامادەی گفتوگۆی لەگەڵ بەغداش دووپات کردەوە لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی ئەلعەرەبیە. نێچیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر پرسی نەوت و کێشەکانی نێوان بەغدا و هەولێر لێدوانەکانی حسێن شارستانی جێگری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری وزەی ڕەت کردوتەوە. لە قۆناغی دووەمی دانوسانەکاندا وەفدی دانوسانکاری پارتی و یەکگرتوو لە کۆبوونەوە دان و ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکگرتووش دەڵێت 2 وەزارەت بۆ یەکگرتوو کەمە. پارلەمانتاری سربەخۆی ئامەد لەیلازانا و سەرۆکی شارەوانی ئامەد عوسمان بایدەمیر بە سەردانە گەیشتنە شاری هەولێر بە مەبەستی کۆبوونەوە لەگەڵ مەسعود بەرزانی سەرۆکی هەرێم بۆ تاوتوێکردنی بارودۆخی خۆر ئاوایی کوردستان. بەهۆی بارینی بەفرێکی زۆرەوە لە زۆربەی قەزا و ناحەکانی سنووری پەروەردەی پشدار ئامڕۆ دەوامی قوتابخانەکان ڕاگیراوە. لە بادینانی شاتوچۆی ئۆتۆمبیل پەکی کەوتووە دوایەوەی شەپۆلێکی باران و بەفر ڕووی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان کرد بەهۆیەوە لە هەندێک ناوچە گرفتی هاتوچۆ بۆ هاوڵاتیان دروست بووە لە سنووری پشدەر و ڕانیەش. بەهۆی بارینی بەفرێکی زۆرەوە هەندێک لە ڕێگاکانی هاتوچۆ بە تەواوەتی داخراون. لە دووەمین قۆناغی چالاکییاندا بۆ ئازادکردنی هەشگیراوەکەی خۆرەڵاتی کوردستان زیاتر لە 1000 چالاکی سیاسی و مەدەنی خۆرەڵاتی کوردستان لە نامەیەکدا داوای ئازادکردنی هەشگیراوە سیاسەکەی هەولێر دەکەن. 6 پەرلەمانتاری پارێزگای سنەی خۆرەڵاتی کوردستان لە پەرلەمانی ئێران دەستیان لە کار کێشایەوە. ئاژانسی هەواڵی کورتپا بڵاوی کردەوە وەک ناڕەزایەتیەک بەرامبەر بە کەمی پشکی بودجەی دیاریکرا بۆ پارێزگای سنە 6 ئەندامی پەرلەمانی ئەو پارێزگایە لە پەرلەمانی ئێران دەستیان لە کار کێشایەوە. لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ژمارەیە قەوارەی سیاسی تۆمەتبارەکەن بە پلانجێڕی کە سوپای عێراق پرچەک نەکرێت. ڕۆنشی کردەوە عێراق خاوەنی فڕۆکە نییە و توانای پڕچەکردنی سوپاکەی و دروستکردنی تەقەمەنی نییە. سەرۆکوەزیرانی عێراق ئیمزاکردنی ڕێکەوتنێکی ئاشکرا کرد لەگەڵ کۆریای باشوور بۆ کڕینی 24 فڕۆکە لە جۆری 5 یاخود 50 کە لە مەشقپێکردن و چەند کارێکی سەرپازیدا بەکاردەهێنرێت. تاکیدیشی کردەوە ئەوە دوایین گرێبەست نابێت لەگەڵ کۆریای باشووردا. پەرلەمانتارێکی لیستی عێراقیە ڕایگەیان بڕیاریان داوە ئیتلافێکی نوێ بە ناوی ئیتلافی نیشتیمانی بە سەرۆکایەتی ئەدالاوی پێک بهێنن و بەشداریکردن لە هەڵبژاردنە پەرلەمانەکەی داهاتوودا کە بڕیارە 30 مانگی نیسانی ساڵی داهاتوو ئەنجام بدرێت. ڕۆژێکی خۆش.